دەم باش بخێر هاتن بخێر هاتن. خۆش هاتن نازانم تەمرین خاستان کردیتە لە گروپا بەڵێ بەدڵنیایە تەمرینێکی زۆرمان کردو. ئامادە نیسە بخوێنم بۆمان تێ فەرمون. باشێ ئەم هەببینە. بۆ ئاشکراکردنی ئەنجامی گروپەکان لیژنەی داوەران داوایان لە بەشداربووان کرد شان و بەجێ بهێڵن تاوەکو بەیەکەوە گفتوگۆ بکەن لەسەر کۆتا بڕیان. من لەخۆم ڕازیم نەبووم ئەمڕۆ بەڵام هیوادارم شانسی بکەم بەنەکەم. ماچی تۆزێت دەرچوون لە مۆسیقا دەرچوون. هیوای بەختێکی باش بۆ هەر چوارتان ئێستاش بڕیاری لیژنە بزانین. خێر بخێر هاتن بەخێر بێ. بخێر بێنەوە. ئەڤین تۆ فرە قەشەنگ خواندەوە فقط لە یەک جێگا ڕیتمەکە ون کرد کە بلافاصە بەدەست تاور خاص بوو ساعت قەشەنگ بوو غەزاڵ ها بۆ جۆ سەدای بێنە هایت شەفاف و پڕقودرەت ئەشکانیش بۆ جۆرە سا قەشەنگ بوو خۆشیان هاتنا قەشەنگ سێوەی چەر بۆ جۆرە تویشت قەشەنگ و خوان ئەسڵ من دەم نابێژم هیچ کامێکتان بڕۆن بەڕێی هەر چوارداوەڕەکە
با کەماڵ هەسوم خۆم ناڕاحەتم لەم مەسەلە وەلێ سێوە لە ئێمە خواحافزیەکە و ئینشەڵا کە لە کوردای دڵی بادیە حتمما شرکت بکەن دەست لە خاندگی نەکێژیت تۆ ساعت فرە خەشەنگە فرە خەشەنگ وەلی تر قانون بێڕەحمانەیەم ئایدڵەسەشی عدێک بڕۆنە کەنارەوە دەمتان خۆش بێ وێ نەهایەت مەمنون فەرز پیرۆزە پیرۆز بە te performans عجبان gelo. Ger tu dixwazî bibî yekemîn guhdaş bo performansên nû me bişopîne.